سەتان کەس لە ژن پیا و گەورە و بچووک بەنێو کڕێوە و لە کەشوابایەکی سەخت و دژواردا شارۆچکەی ئیرپین لە باکووری ڕۆژئاوای کیێف چۆڵ دەکات. بەسەر پردێکی ڕووخاو دەپەڕنەوە. دەزانن شەڕ هاتووەتە بەردەرگیان. ئەم ژنە تەمەنی نزیکەی 100 ساڵە. جارێکی دیکە بیرەوەریە تاڵەکانی جەنگی دووەمی جیهانی بە چاوە کەمبیناکانی دەبینێتەوە. بە کۆڵ بۆ باوکی دەگرێت کە لەبەرەی جەنگە. مەترسیدارە بمێنینەوە، مەترسیدارە. 12 ڕۆژە لێرەی، بەڵام کە کارەبا و سوتەمەنی نەما ئیدی دەبێ بڕۆی، چونکە دەبێ شتێک بۆ خواردن ئامادە بکەیت. چەندین کەس ماڵەکانیان جێ هەشتووە و ساردکراوەکانیان پڕە لە خۆراک، بەڵام کارەبا نییە و بۆنیان دێت. رووسیا ئیرپین بە دەواازەیەکی استراتیژی بۆ چوونە نێو کیێف دەزانێت، شارۆچکەیەک کە تەنیا 5 کیلۆمەتر لە پایتەختەوە دوورە. ئەو خەڵکەی ڕادەکەن دەرفەتیان لە ڕێککەوتنێکی ئاگربەستی کاتی نێوان رووسیا و ئوکراینە قۆستۆتەوە، چونکە وەک بەرپرسانی ئەمریکی هۆشداری دەدەن شەڕی کیێف خوێناوی دەبێت. مەترسی بۆ سەر نزیکەی 3 ملیۆن ژمارەی دانیشتوانەکەی دروست دەکات. ئێمە ئاشتیمان دەوێت، جەنگمان ناوێت، ئازادیمان بۆ مناڵەکانمان دەوێت، مناڵەکانمان لە نێو جەنگ داماونەتەوە. ئاژانسی پەنابەری سەر بە ناتۆی گرتوەکان دەڵێت زیاتر لە 2,200,000 کەس لە ئوکراینە پەنان بە وڵاتانی دراوسێ بردووە. ئەم کاروانەی خەڵکە کە دەربەدەر دەبن نازانن بەرەو کوێ ڕادەکەن، بەڵام حکومەت دەیانگوازێتەوە ئەو شوێنەی کە بەلایەوە سەلامەتە. بە گوتەی نەتەوە یەکگرتوەکان لە ڕۆژانی داهاتوو ژمارەی کۆچبەرانی ئوکراینی بۆ نزیکەی 7 ملیۆن کەس بەرز دەبێتەوە. ڕێکار عەزیز ڕووداو